شەڕێکی کە بۆ بازار سوودە و بۆ خەڵکی ئێران ماڵوێرانی. شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی لە چوارەمین هەفتەی خۆیدا چیتر تەنیا ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی نییە. مەودای هێرشەکان لە ناوەند و ئامانجە سەربازیەکان تێپەڕیوە و ژێرخانە ئابووری، خزمەتگوزاری و سەرکیەکانی کۆمەڵگەی گرتووەتەوە. بەشەکانی وزە، گواستنەوە، پەیوەندیەکان، دامەزراوە گشتیەکان و ئەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە دەستیان لێ ناپارێزرێت. لە هەمان کاتدا شەڕ تەنیا لە ئاسمان و زەوی ئێراندا نییە، بەڵکو هاوکات ناو مامەڵە و بازاڕەکانی نەوت، بۆرسەکان، کۆمپانیاکانی چەک و چۆڵ و ناوەندە داراییەکانی جیهانیشی لەخۆ گرتووە. ئەگەر شەڕ بۆ خەڵکی ئێران واتای مەرگ، ئاوارەیی و کاولکاری بێت، بۆ بەشێک لە سەرمایە گەورەکانی جیهان و هەندێک لە دەوڵەتەکان شەڕ بووەتە هەلێکی پڕ لە دەستکەوت. یەکێک لە گرنگترین ڕەهەندەکانی ئەم شەڕە بریتیە لە پەیوەندیە ڕاستەوخۆکەی بە بازاڕە داراییەکانەوە. شەڕی ئەمڕۆ نەک هەرتەنیا بە موشک و درۆن و بۆمب، بەڵکو بە هەواڵ، بڵاوکردنەوەی دەنگۆ، هەڕەشە، دواخستن، ئۆلتیماتۆم و یاریکردن بە چاوەڕوانیەکانی بازاڕیش بەڕێوە دەچێت. ڕاگەیاندنی لە ناکاوی هێرشێک یان دواخستنی ئەو هێرشە بە تایبەت کاتێک لەلایەن کەسایەتیەکی وەک ترامپەوە بخرێتە ڕوو، دەتوانێت لە ماوەی چەند خولەکێکدا بازاڕی نەوت بەرز و نزم بکاتەوە و دووچاری شڵەژانی بکات، پێوەرەکانی بۆرس بگۆڕێت و بۆ ئەو کەسانەی لە ناوەندەکانی دەسەڵاتەوە نزیکن یان سوود لەم ناسەخامگیریە وەردەگرن قازانجی زۆر و زەوەند بەدەست بێنێت. تەنانەت ئەگەر بەشێک لەم هەڵوێستانە لاف و گەزافی سیاسیش بن، دیسان کاریگەری ڕاستەقینەی خۆیان لەسەر بازار دادەنێن. ڕۆژ نییە ترامپ سەرۆکۆماری ئەمریکا نمونەیەکی ئەمە تاقی نەکاتەوە. لێرەدایەکە شەڕ دەبێتە ئامرازێک بۆ بەڕێوەبردننی بەرژەوەندی سەرمایەداران و گواستنەوەی سەروەت و سامان. لەم نێوەندەدا کۆمپانیا گەورەکانی نەوت، پیشەسازیە سەربازیەکان، دەستگا داراییەکان و بەڵێندەرە ئەمنیەکان لە زومرەی سەرەکیترین سوودمەندانی بەردەوامی قەیرانەکانن. هەرچەندە ئاڵۆزیەکان زیاتر بن، نرخی وزە ناسەقامگیرتر دەبێت و دەرفەتی بەدەستهێنانی سوود و یاریکردن بە نرخەکان پەرەدەستێنێت. هەرچەند شەڕ درێژە بچێشێت، بازاڕی چەک گەرمتر دەبێت، گرێبەستی نوێ واژۆ دەکرێت و هێزی چەواشەکاری کۆمپانیا گەورەکان بەرامبەر بە دەوڵەتەکان زیاتر دەبێت. لەم لۆژیکەدا مرۆڤەکان نابینرێن. ئەوەی کە دەبینرێت تەنیا پێوەری نرخی نەوت، بەهای پشکەکان و پێگەی استراتیژی دەوڵەتەکانە. بەڵام لە دیوەکەی تری ئەم بەرژەوەندخوازیەوە سیمای ڕاستەقینە و ئاوێنەی باڵانوێنی شەڕ خەڵکی ئێرانن. تێچووی ئەم یاریەت زێوە نە سەرمایەدارانی جیهانی دەیدەن، نە ژوورە فکریە سەربازیەکان و نە ئەو سیاسیانەی کە لە دوورەوە فەرمان دەردەکەن، بەڵکو تێچووەکە کرێکاران، پەرستاران، مامۆستایان، شۆفیران، منداڵان، بەساڵاتچوان، ژنانی سەرپەرشتیاری بنەماڵە، نەخۆشەکان و بێکاران دەیدەن. شەڕ واتە ئەو گیانانەی لەدەست دەچن، ئەو ماڵانەی وێران دەبن، ئەو خەڵکەی ناچار بەجێهێشتنی زێدی خۆیان دەبن، ئەو نەخۆشخانانەی بەهۆی کەمی پێداویستی و وێرانکاریەوە لە کار دەکەون، تێکچوونی تۆڕەکانی ئاو و کارەبا و ئەو منداڵانەی لە جیاتی ئارامی هەموو ڕۆژێک بەدەنجی تەقینەوە و ترس و مەرگ وە خەبەردێن. تەنیا لە دوای ئەم شەڕە دژە خەڵکیە ئاسۆیەکی نوێ بەڕووی ئەم کۆمەلگایەدا دەکرێتەوە. دوای کۆتایی هاتنی ئەم شەڕە کۆمەڵگەی ئێران پێدەنێتە خۆناغێکی نوێوە، خۆناغێکی کە قەیرانی ئابووری، کلێنی کۆمەڵایەتی، ناڕەزایەتیە بەربڵاوەکان و ئەزموونی ڕاستەوخۆی ئازاری بە کۆمەڵ زەمینەی نوێ بۆ سەرهەڵدانی بزاوی کۆمەڵایەتی دەرەخسێنێت. لە ئاوە بارودۆخێکدا بزوتنەوە پێشکەوتن خوازەکان بە هێزێکی زیاترەوە سەرهەڵدەدەن.
بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی مامۆستایان، بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان، بزوتنەوەی خانەنشینان، گەنجانی بێکار و سەرجەم چین و توێژە چەوساوەکان کە هاوکات قورسایی باری ستەمی ناوخۆ و هێرشی دەرەکیان لەسەرشانە سەر لە نوێ دەکەونە جموجۆ. ڕێک لە دڵی ئەم بارودۆخەدایە کە دەرفەتی گەشەکردنی ئاسۆیەکی پێشخەوتنخواز و چەپ دەرەخسێنێت. کاتێک زۆرینەی خەڵک بە گۆشت و پێستی خۆیان ئەوە ئەزمون دەکەن کە شەڕ بۆ سەرمایهداران و دەوڵەتەکان سوودە و بۆ ئەوان برسێتی و مەرگە، زەمینەی کۆمەڵایەتی بۆ ڕەخنەی ڕادیکاڵ لە سەرمایهداری جەنجی، نیزامیگەری و سەرکوتی ناوخۆیی زیاتر دەبێت. ئەم بوارە دەتوانێت ببێتە هۆی بەهێزبوونی گوتاری یەکسانی خوازی و سۆسیالیستی، گوتاریشی کە لەسەر بنەمای پێداویستی مرۆڤ نەک سوودی بازار دادەڕژێتەوە. داهاتووی ئێران ئەو خەڵکە دیاری دەکەن کە لەژێر دار و پەردووی شەڕ و هەژاری و ستەمدا سەر هەڵدەدەن. ئەگەر ئەم ئەزموونە تاڵە بگۆڕدرێت بۆ وشیاریەکی ڕێکخراوی کۆمەڵایەتی، ئەگەر ئازاری هاوبەش ببێتە هۆی هاوپشتی چینایەتی و کۆمەڵایەتی، ئەوە دوای شەڕیش دەتوانین شاهیدی قۆناغێکی نوێ لە خەبات بۆ ئازادی، یەکسانی و ژیانێکی باشتر بین. ئەمە تەنیا وەڵامی ئینسانی و پێشکەوتن خوازانەیە بۆ شەڕێک کە بۆ دەسەڵاتداران سوودە و بۆ خەڵکی ئێران مەرگ و ماڵوێرانی.